نوهض مرجا حقا مەپس 2025 بە سەرکەوتووی ئەم ساڵیش کۆتایی بە کارەکانی هێنا. شەشەمین کۆڕبەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوڕاست کە لە دووهۆکی ڕەنگین ئەنجامدرا بە بەشداری چەندین سەرکردەی سیاسی ناوخۆیی و ویانی کۆتایی بە کارەکانی هێنا. چەندین بیرۆکەی نوێ لەم کۆڕبەندە لەدایکبوون کە دەبێتە سیاسەتێکی گرنگ و پاشان دەبێتە وەبەرهێنان و دواتریش سوودێکی زۆری بۆ ملیۆنان کەس دەبێت لەسەر ئاستی جیهان و هەرێمی کوردستان و عێراقیش بە تایبەتی جارێکی تر لە کوردستانەوە پەیامێک گەیەنرا کە مەپس 2025 چه ئامانجێکی هەیە. هەموو ئەو گۆڕانکاری و کێشە گەورانی کە لە جیهاندا ڕوویاندا گفتوگۆی لەبارەوە کرا. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامێدا بە دووادا چوون بۆ ئەم بابەتە بکەین. هەژدەی تشرینی دووەمی 2025 دهۆک میوانداری شەشەمین کۆڕبەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوڕاستی کرد کە وەک پلاتفۆرمێکی گرنگ بۆ گفتوگۆکردن لەسەر داهاتووی ناوچەکە کارەکانی بە کۆتا هات. کۆڕبەندی مەپس ئەو شوێنەیە کە بیرۆکە ئابوووریەکان دانووسانیان لەسەر دەکرێت و هاوبەشەکان لێەوە دەست پێ دەکەن و یەکەم هەنگاو بەرەو گەشەپێدانی درێژخایەن لەوێەوە دەگیرێتە بەر. Maps can be very helpful because part of what makes foreign investment possible. مێپس دەتوانێت سوودێکی زۆری هەبێت چونکە بەشێکی سەرەکیە لە ڕاکێشانی وەبەرهێنانی بیانی بەو ڕادەیە کە وەبەرهێنەران دەزانن کە پارەکانیان بۆ کوێ ئاڕاستە دەکەن. وەبەرهێنەران پێویستە هەست بە ئاسوودەیی بکەن لەگەڵ ئەو ژینگەیی کە تیایدا وەبەرهێنان دەکەن و لە یاسا و ڕێساکان تێبگەن و متمانیان بەو کەسانە هەبێت کە لەوێ کار دەکەن بە کۆکردنەوەی خەڵک لە یەک شوێن. مێپس دەتوانێت وەبەرهێنەران بە ناوچەکە و بە سیاسەت مەدارە سەرەکیەکان و کەسایەتیە دیاریەکانی ئابووری بناسێنێت. بۆیە ناتوانرێت بگوترێ کاریگەری ڕاستەوخۆ هەیە کە دەست بەجێ وەبەرهێنان دەهێنێت، بەڵام بەرکەوتنی وەبەرهێنەران بۆ هەرێم و ئاشناکردنیان پێی یارمەتیان دەدا بۆ ئەوەی بزانن ڕەنگە ژینگەیەکی نایاب بێت بۆ وەبەرهێنان. ئەوەی زانکۆکان لە کۆنفرانسەکاندا دەیکەن سوودی زۆری هەیە. ئەوان ئەکادیمیستەکان کۆ دەکەنەوە و زۆر جاریش بازرگانانیش بانگێش دەکەن. ئەمەش لە زانکۆکانی ڕۆژاوادا زۆر باوە، بە تایبەتی لە ئەمریکا. هەمیشە ئاڵوگۆڕێک لە نێوان هەموواندا هەیە، بازرگانان، بەرپرسانی حکوومەت، پرۆفیسۆرەکان و قوتابیان. کاتێک ئەم تێکەڵەیە لە شوێنێکدا کۆ دەبێتەوە باسەکە قوڵتر و دەوڵەمەندتر دەبێت. پسپۆڕەکان لەو کەسانە فێر دەبن کە ئەزمموی پراکتیشیان هەیە. بازرگانانیش لە شیکاری ئەکادمی فێر دەبن. ئەمە ئاڵوگۆڕی زانیاریە و تا زانیاری زیاتر هەبێت کە شوهەوای وەبەرهێنان باشتر دەبێت. سوود بەخشە چ لە مێپس و چ لە کۆنفرانسی دیکەدا ئەنجامدانی دانیشتنی تایبەت بە ئابووری وەک ڕوونکردنەوەی چاکسازی ئابووریەکان، ژینگەی بازرگانی و دەرفەتە بەردەستەکانی وەبەرهێنان. ئەمەش بۆ زانکۆ و توێژەران زۆر بەسوودە. سەبارەت بە حکوومەت هەنگاوێکی گرنگ ڕێکخستنی گەشتە بۆ بازرگانان بۆ سەردانی هەرێم و بە چاوی خۆیان بارودۆخەکەی ببینن. هەروەها گرنگە پێشەنگەی ئابووری لە وڵاتانی دیکەدا ڕێک بخرێت بۆ ڕاکێشانی وەبەرهێنەرانی بەتوانە، نەک تەنها لە دەرەوەی وڵات بەڵکو لە ناو سەرتاپای عێراق و ناوچەکەشدا. بەڵێ هەرێم دەتوانێت سوودێکی زۆر لە پێدانی زانیاری زیاتر لەسەر ئابووری، یاسای وەبەرهێنان، یاسای بازرگانی و سیستمی چارەسەرکردنی ناکۆچیەکان وەربگرێت. زۆرێک لە دانیشتنەکان تیشک دەخەنە سەر سیاسەت و جیۆپۆلەتیک. ئەمە شتێکە تێگەیشتن دەئافرێنێ بەو پێی کۆنفرانسەکە تایبەتە بە ئاشتی و ئاسایش. بەڵام دەکرێت کۆنفرانسێکی دیکەش ببەسترێت کە تیشک بخاتە سەر ئابووری و گەشەپێدانی ئابووری ناوچەکە
کاتێک سەرکردە بازرگانیەکان کۆ دەکەیتەوە و واقعە ئابوووریەکان دەخەیتە ڕوو ئەوان دەست دەکەن بە تێگەیشتن لەو هەنگاوە پێشوەختانی کە حکوومەتی هەرێم گرتویانەتە بەر وەک یاسای ژمارە 4 هەروەها دان بە چاکسازیەکانی کەرتی بانکی دادەنێت وەک هەژماری بانکی نوێ و سیستمی پارەدانی ئەلکترۆنی زۆرێک لەو پێشاتانە بۆ دەرەوەی هەرێم نادیارە بۆیە ئاشناکردنی پسپۆڕان و وەبەرهێنەران بەو ڕاستیانە و گرنگیدان بە ئابووری دەتوانێت سوودێکی زۆر بەرچاوی هەبێت. ئەم ساڵ شەشەمین کۆڕبەندی ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆ ئاشتی و ئاسایش بەڕێوە چوو تەوەرە سەرەکیەکانی کۆڕبەندی مێپس 2025 بریتی بوو لە گفتوگۆکردن لەبارەی ئاستەنگە جیهانیەکان ئاشتی و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوڕاست گۆڕانی کەشوهەوا و کاریگەریەکانی کۆچی بە کۆمەڵ و بەڕێوەبردنی سەرچاوە سروشتیەکان. یەکێک لەلایەنە گرنگەکانی ئەم کۆڕبەندە لایەنە ئابوووریەکەیەتی چونکە چەندین دیداری بازرگانی لە نێوان بازرگان و وەبەرهێنەرە ناوخۆی و بیانیەکان ئەنجام دەدرێن. بازرگانەکان چی دەڵێن لەم بارەیەوە؟ ڕاستی کۆمڤەکردنا یعنی وان سەرۆکا و کەسانێک جهێ بڕیارێ و کەسانێک وڵماتکار و کەسانێک سیاسی دەوروبەرن هەرێما کوردستانê و وڵاتێک دەوروبەردا و وڵاتێک ڕۆژهەڵاتە ناوین هەمیە ئەvە گرنگیەکە gelek مەزنیە هەی بۆ ئاڵوگوریە بازرگانی بۆ هەبوونا پتر باوەریە بۆ استثمارێ وان کەسانێک بینن و ئەو کە هەرێما کوردستانê باژێرە دووکێ جهێکی خۆسا وان هەمی کەسانە حکومەتیان بۆ شلوڤەکردنا çawaniya استقرارا منطقه شرق الاوسط همیه که اول بیت اگر هنده که خلقك باوری پتر پیدا بتن و اف کسان البری امریکا حاضر پتر وان پانالت کو شروع سیاسی بوده تکرن بونده کو استقرار باشتر چه بتنو و ریکا کو دیرتر هبیتن که مدای دریش تحکین سیاست هرم کوردستان دیار کتن و هرم برای استقرار بونه که باشید و منطقه برای استقرار بونه استقرارك باشيتن اوجد بيت اگر هندك و ريكت مد بازرگاني برفرهتل بين خلق بتر قصدا هرم امريكا و قصدا منطقه بكتن واف منطقه فاجينا و باشتر بتن اشلاء ابوري ده اكيد المبسط رابردوجو كهوششبين مبسل البارازي ها طول كتتكن وان مبسط رابردوجو هر وصا سروق آماده بونو كسان بازرگان و كسان دبر ماتكار فديار بتن و بواري بولاتت وان چتكن كمستثمرت وان آبادانی الهرم کوردستان بکردن و مجلک پروژه مازن جی الپشتی وان مبساطی نکردن ما پروژه مازن یتهاتی نه درست کردن و پرداچون الهرم کوردستان همیو استفاده که باش و باوریه که دیا مازن بوان ولاتا بوان بازیگان بوان ولاتا کن که بین استثمار و برهنان الهرم کوردستان بکن. هدف مبس استقرار و سقامگیری هر ولاتا که چه بیتن الولايات بيشكفت سبب بيشكفتنا هو استقرار منطقوية أو بوارية هيكل أفريكال هرم كردستان بريكا مبسك وبشت البوارية بخلق جديش كان كأم ديوغينا هرم كردستان استقرار المنطقة ده أكيد آواكرن أكيد بازرگاني أكيد پیش اساسي منطقة ما ده برف پیش چیدن. گرشا بازرگاني يعني وكو باجر دوجه که باجر که سنورية یر ریکا همو ولات اوروبی که ریکا برهن خیرا در بازی دهوکی و هرم کوردستان عراق بتن اكيد برد باجر دهوکی باجر که بازرگانی و بازرگانی که باش دهوکی تاتی کردن سال و نیو بوری دا رجا بازرگانی کیم بویش بروان آریشن حکومت فدرال بو هرم کوردستان درست کن او ریکارت هاتن درست کن ناف بازرگان دا حتی حد که همشن بجین سوسیک پیدا بوده بس انشالله تماین پشت انتخابات پشت دامزراندن حکومتنا عراق افکشا نمیم و چهار طریقه باش بتکردن و جارک آدی آلوگوریا بازرگانی الهرم کوردستان و تایبت بارزگاه دوی که برف گشا بکن. بەهێزکردنی پەیوەندیەکان و گفتوگۆکردن لەبارەی پرسە ئابووریەکان بەشێکی گرنگی پەراوێسی کۆڕبەندی ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆ ئاشتی و ئاسایشن. نوێنەرانی کۆمپانیەکانی بەشدار لە شەشەمین کۆڕبەندی مەپس پێکهاتوون لە کۆمپانیا نێودەوڵەتیەکانی بواری وزە، کۆمپانیەکانی تەکنەلۆژیا و دیجیتاڵی، بانک و وەبەرهێنان، ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، بەهێزترکردنی پەیوەندی نێوان
کۆمپانیا ناوخۆیی و بیانیەکان. قوربەندی تۆ ساتێنەکردن خاستن باژێرە مەلباژێرە دهۆکێ زۆر گرنگیەکە تایبەت هەیە بۆ بازرگانی چونکی وان قوربەندا هەمی دەولەتی دەوروبەر بەشدارن vê قوربەندê da tu çê علاقاتت baş çêkeyî we berhêm nera bîniye Herêma Kurdistanê vî şekilî ticaret siyasetê vegîre te divê te nevêtin ev ro rojeka başek û tu bi şê علاقات gel van dewletê dewrober çêkey bazirganê dewletê dewrober ez warê elektrîkê de şol dikem mezîntirîn proje min 25 salet boyî da hatine çêkirin min encam day divê kabînanê heye hikûmeta Herêma Kurdistanê da mê de encam day. مەپس 2025 جیاوازی هەبووە لەگەڵ ساڵانی پێشوو کارەکانی ئەم ساڵ چۆن بەڕێوە چوو ئایا ئەو ئامادەکاریانەی کرابوو هەمووی وەکو خۆی جێبەجێ کرا؟ مەپس هەرتەنیا ئەو دیدارە گشتیانانەیە کە ئەو ڕۆلە کەناڵەکانی ڕاگەیاندن دەیبێنن بەڵکو بەشێکی دیکەی گرنگی مێپس ئەو کۆبوونەوە داخراوانەیە کە لە نێوان بەشداربووان دەکرێتن و بەهێمنی گفتوگۆی پەیوەندی نێوان دامەزراوەکان لەگەڵ یەکدی پەیوەندی نێوان حکوومەتەکان لەگەڵ یەکدیدا دەکەن بەشداربوانی مێپس تەنیا بریتینی لە نوێنەرانی حکوومەتەکان و یا دیبلۆماتەکان بەڵکو کەرتی تایبەتی تێدایە بەدەیان ناوەندی لێکۆڵینەوەی تێدانێکە لە پشتیانەوە کەرتی تایبەت کۆمپانیەکان پشتگیریان دەکەن هەموو ئەوانە چی زمینەیەک دەرەخسێنن ئەو زمینەیە دەرەخسێنن کە پێویستە پەیوەندی ئابووری چی لە نێوان کەرتی تایبەتی کوردستان لەگەڵ کەرتی تایبەتی ئەو وڵاتانە دروست بێ چ لەسەر ئاسی حکوومەت لەگەڵ یەکدیدا بە نمونەیەکت پێ دەڵێم دوێنێ بەشداربوانی مێپس چوونەتە زاخۆ ١٩٠ بەشداربوانی مێپس یەکەم جاریان بووە شاری زاخۆ دەبینن تێڕوانینیان بۆ شارەکەم لە ڕووی سیاسی و کولتوریەوە وەکو سەرچاوی وە بەرهێنانیش دەکرێت ببێت یەکێک لەو ئەوەی کە تۆ ناوی دەنێ پردە من ناوی دەنێم دروستکردنی پەیوەندی و دەرفەت و یەکدی ناسین بە نمونەی ئەوەی کە ١٩٠ بەشداربووانە مەقسە لەسەر چەند سەد کەسێک دەکەن یەکەم جارە شارێکی وەکو زاخۆ دەبینن ئەوانە نوێنەرانی وڵاتانن نوێنەرانی کەرتی تایبەتن نوێنەرانی کۆمپانیەکانن ناوەندەکانی لێکۆڵینەوەن ئەگەر ئەوانە گرنگ نەبن بۆ دروستکردنی پەیوەندی بازرگانی ئابووری پێم بڵێ چی شتێکی دیکە گرنگە ئەگەر چی ئەوە لە پەیامی مێپسدا لە دروشمە سەرچیەکانیدا نییە بەڵام مێپس دەتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێت چ بە ڕاستەخۆ چ بە ناڕاستەخۆ لە پەرپێدانی کەرتی بازرگانی و ئابووری و بژانەوەی ئابووری لە کوردستاندا من باسی ئەوەم کرد کە چی ڕوویداوە باشە هەموو ئەوانە بە شێوەیەکی ڕاستەوە خۆ ناڕاستەوە خۆ دەتوانن ڕۆڵ ببینن لە ئێستا و لە ئایندەیەکی نزیکدا. کۆربەندی مێپس کاریگەری تەواوی لەسەر کەرتی گەشتیاری کردووە بە تایبەتی بۆ پارێزگای دهۆک هەر ئەمەش بۆتە هۆکار کە تەواوی سێکتەرەکان بەهۆی ئەم کۆربەندەوە بژانەوەی زیاتر بەخۆیەوە ببینێت. سپاسی زانکۆی ئەمریکی کوردستان دەکەین بۆ ساڵانە ڕێکخستنی ئەو کوربەندە کە دەبیتە سەنتەری کۆمکردنا خەڵکی سیاسی و دیپلۆماتکار و ئەکادمی سەنتەرێ باژێرە دهۆکێ بۆ گەنگەشەکردنا بابەتن گرێدای ئاشتی و ئاسایشە ناوچە ڕۆژهەڵاتە ناوەڕاست ئەف ڕووداوال دهۆکێ ساڵانە تێتە ئەنجامدان بۆ me wekû kargiriya parêzgeha dihokê babetekî gelek giring e em wekû kargirî hemî amadekarîkirîne bۆ serîxistina evê kurbendê rast e karîgerî heye karîgerî şilayê aborî ve xurtkirina bizava geştyarî herosa nasandina dihokê wekû bajêrek الهرم كردستان والعراق وكالتور كردستان وخلق دهوك بو أبي خلق سردان دهوك كات. مپس درگاه کی تایبت بو هاد نجوری خلقان کی دیک و پیشتر هاد من سردان دهوک نکربن مپس خلق کی دیر و نزیک سردان باجر دهوک کات بویا درگاه بو ناساندنا باجر دهوک بو ناساندنا روی گشتیاری باجر دهوک هروسا میجویا باجر دهوکه اوجه خوشحالیامه و کارگیری پارێزگەها دهۆکێ
و سالانه ام ئامادەکاریات کەین بۆ استقبالکردنا میوان عزیز یەن کو شەواڵاتên دەوروبەر هاتین هەروسا ژێری و ناوەڕاستە عێراقێژی سەردانا مەکری پشتی پیدابوونا مێپس و ئەvە شەشەمین فۆرمە تێتە ئەنجامدانە دهۆکێ دەرگەهێن دهۆکێ vekirîne xelkanekî ku seredana dihokê dikin me gotî riyê niyê bajêrê dihokê dibînin her wisa xelkê dihokê û jûra bazirganiya dihokê jî biraderê me hemî amade ne elvêrê بۆ پتر دیتنا ئەوی خەلکی سەردانا باژۆرê dihokê dikin her wisa em متأکدین ku ئەvە bûye xalek û piştevaniyeka hêz e بۆ bajêrê dihokê bۆ daneniyasîna bajêrê dihokêş hemî riyekî ve her wisa piştevan e bû me bۆ pêşvebirina jêrxana dihokê وەکو باژێر سنتەرê parêzgeha dihokê pêşvebirina jêrxana bajêrê dihokêş hemî riyekî ve xasetan şiriyê bazirganî û her wisa geştyarî ve oy dihok jî pêş wexit jî êkiş asayiştirîn bajêrên serastê Iraqê û paqijtirîn bajêra serastê Iraqê ev jî bû me xelkê dihokê fexre ku em formekê hosa li senterê bajêrê dihokê bête encamdan ku bajêrê pêkvejiyan û aştiyê ye serastê Iraqê. هاوشێوەی کۆڕبەندی ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆ ئاشتی و ئاسایش لە سەرانسەری جیهان ساڵانە کۆڕبەندی دیکەی هاوشێوە ئەنجام دەدرێن دیارترین کۆڕبەندەکانی ئاسایش و ئاشتی لە جیهاندا بریتین لە کۆڕبەندی ئاشتی و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کۆڕبەندی ئاسایشی میوشن کۆڕبەندی ئاشتی لە پاریس کۆڕبەندی ئاشتی جیهانی لە پەکین کۆڕبەندی ئاشتی و ئاسایشی چین ئەفریقا خزمەت گوزاریەکان کە پارتی دیموکراتی کوردستان کە سەرۆک وەزیرانەکەی و ئەجەندای پارتی پیادە دەکا من لێرە دەبینم سێشنێک هەبوو باسی چاکسازیەکانیان کرد لە حکوومەت و باسی ئەو خزمەت گوزاریانەیان کرد کە هەن کارەبای 24 ژمێری و بە دیجیتالکردنی سیستەمی بانکی و دامەزراوە دارایی و بانکیەکان و بنیادنانی ژێرخان ڕێگاوان و بەرهێنان لە پەروەردە لە کەرتی تەندروستی دابینکردنی خزمەت گوزاری زیاتر لە بردننی ڕۆتینات ووا لە خەڵکی بکەی کە زۆر مرتاحتر بێ بەوەی کە کاروباری ڕۆژانەی خۆیان پیادە بکەن بەڕێ بکەن بۆیە ئەم پەیوەندیە کە حکوومەت توانیوێتی دروستی بکە و ئەو متمانەی کە دروستی کردووە لەگەڵ خەڵکی خۆی لە نێوان خەڵک و حکوومەدا و ڕازگۆبوون لەگەڵ ئەو ئەجەندایە ئەو بەڵێنەی کە خۆت داوتە بە خەڵک بۆیە لە کۆتاییدا خەڵک تێگە کە ئێمە تەنها بەڵێنێکمان نەداوە بەڵکو ئێمە بەجێمان گەیاندووە. کۆڕبەندی ئەم ساڵ جیاواز بوو بە تایبەتی لەم بارودۆخە سەختەیدا کە ڕۆژهەڵاتی ناوڕاست و جیهان بە شێوەیەکی گشتی پێیدا تێپەڕ دەبێت پەیامێکی تەواو گەێنرا کارێمی کوردستان هەرێمێکی تاقانە و سەقامگیرە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست لەلایەکی دیکەوە سوودێکی تەواوی هەبووە بۆ هەرێمی کوردستان وەکو وەبەرهێنەرێکی ناڕاستەوخۆ کە هەمویان بە چاوەکانی خۆیان بینی چی لە هەرێمی کوردستان دەگوزارێ ئەو پێشکەوتن و ئارامیە هەیە کە دەرفەتی هەزاران وەبەرهێنەری بیانی هەیە بێن لە هەرێمی کوردستان کاری خۆیان بکەن و سەرمایەکەیان وەگەڕ بخەن لە هەمان کاتیشدا مێپس 2025 یاریدەدەرێکی باشە کە هەرێمی کوردستان لەسەر نەخشەی جیهان فراوانترکە چونکە هەرێمی کوردستان دەیەوێت هاوکار بێت لە جێگیری و سەقامگیری لە جیهان و ڕۆژهەڵاتی ناوڕاست بە تایبەتی.